أحمد زيرو درجيكا بكري مجال ما فراغة بين نودين ديار جمعي أو روكاش هاتينا جيرياني هولير بكين أو هالمتى كراجع عندنا مش المجال كاتين هولير سركوتو دبي إن شاء الله فيش مية چند سيودو ناش زانو سيبدو لبرجوندي هولير إيه بدوراني هولير لا یاریەکانی ڕابردوو یەکسان بوون یان دۆڕاندن چەند دڵتەنگ بوو؟ حتما زۆر ناخۆشە بەزیدی یاریابردنەوە هەیە و دۆڕانیشەیە دەبێت ئەمەمان هەوێ ئەیکە هەولێر دەیباتەوە چەند دڵخۆش دەبێت زۆر حتما وەقەدەوەی کە پێمان ناخۆشە حتما دڵیشمان خۆش دەبی کە هەولێر دەباتەوە لە ئاستی یانەی هەولێر ڕازی دەستە؟ زۆر باشن زۆر باش چی بکری بۆی باشتر بێ بۆ ساڵی داهاتوو؟ بۆ خوای نازانم بەس یعنی ئەو ساڵ زۆر باشن زۆر باشن زانی هەولێر پێت زۆر باشە ئەحمەد زیرۆ دەرەجەیەکە